برا ماندی نەبیت مامۆستا باشی کاگەر سەلام کوی حاڵت باشی ئەوە لە بێمەعاشیان تەکسیدا ژۆی تقریبا والله یاخۆ بەرمت بگەینم باشە برا ماندی نەبی یا خۆ بەخێر بێ کاک نیاز ئەحواڵ و سەحەتت ئەحواڵ باشە باشی چاوت مانگو باس باشە بۆ گەرمایە چێوە دەچی واللهی دەچمە بازار و لای قەڵاتەوە زۆر باشە چاوەکەی لە خزمەتت دایم مەمنون مەگە لۆ خۆشت نابەستیەوە ئێستا خۆم دەبەستم زۆر باشە هەمیشە خۆم دەبەستم زۆر هەمیشە خۆ دووبەستی ئەمە باشە فێر بووینە لە دەرێ بوویتە ئیشێکی عەمەلی ئەوە بەسەرهاتێکی زۆر خۆشی لۆ بژێڕمەوە لەسەر ئەوەی زۆر باشە چۆن لە دەرێ مناڵ فێر دەکەن لە مناڵی ڕە ڕۆژێک بەس دەریام هەبوو تەمەنی 3 ساڵ و نیم 4 ساڵ بوو تقریبا بەرەحمەتی داچیان لە پێشەوە دانیشت بۆم ئۆتۆمبیل مێدەخوڕی دەریا لە پشتەوە بوو بەبەستم لە زەبط و ڕەبتی دەرێ دێت چۆن فێر دەکرێت ترافیک سەوز بوو نزیکی ترافیک بوو دەسوڕامەوە بووە زەرد بەرەو سووری لێدا دەریا گوتی بابا ئەوە چ بوو ئەمش گوتم چ بوو گوتی لە ترافیکتدا ئەوە سۆر بوو گوتم زەرد بوو بووە سۆر گوتی جارەی دی کاری وانە حەز نەکەی زۆر پێسەیر بووە کچەکەم کچەکەت بەڵێ تەمەنی وابزانام 3 ساڵ و 4 ساڵ بوو لە ئەوەی فێریان کردبوو لە کیندەگاردن فێریان لە باخچە ئەنجا خەڵک کە فێرە شتێک دەبی ئەنجا لە منداڵی بی لە گەنجاتی بی چکەم تەمەنی 22 ساڵ بوو کە چوومە دەرێ کە فێرە شتێک بووی ئیدی تەرچی ناکەی لەبەرەوەی بەستن زۆر گرنگە فێر بووینە و ئەوەی خۆشی نەبەستی لە دەرێ حتممە غەرامەی زۆری لە کوردستانی جستا زۆر باشە دوستی هەمووان و بۆ خۆ پاراستنیەوەی ژیانی خۆ 95 ئەو ڕووداوانەی کە لە کوردستان ڕوودەدای و ئۆتۆمبیل و دەبتە هۆی ئەوەی کە خەڵک ژیانی لە دەستدا خۆ نەبەستنە 95 باوەڕ بکە زۆر ڕاست زانم با بە بینەرانی 1960 سال بناسێنم هەرچەند دەبێت خۆت پیاوێکی ناسراوی و معروفی سپاس بەڕێزان ئەڵقەی ئەمڕۆی پرۆگرامی تەکسی 1964 لەگەڵ بەڕێز کاک نیهاد لەتیف قۆجەیە قایمقامی پێشووی هەولێر و سەرۆکی کۆمیسیۆنی یان کۆمیسیۆنی نۆژەکردنەوەی قەڵای هەولێر و کەسایەتێکی دیاری هەولێرە و پیاوێکی ڕووخۆش و قسە خۆشە حەزما کرد ئەوڕۆ میوانداری بکەین بە تەکسیەکەی خۆمان چوینە نزیک ماڵەکەی خۆی هەڵی دەگرین و گەشتێک بە هەولێر دەکەین دواتریش دەچێرا قەڵای هەولێر کە پێم وابی زێد لە دایک بوونی خۆی بەڵێ ڕاستە کاک نیادە زۆر بەخێر بێ زۆر خۆشحاڵ نەمیش پێ خۆشحاڵ کاتەکەشی زاریەکە ممنون وەڵام من هەموو جارێکە دەبینم دڵخۆش دەبم بەڕاستی هەندێک مناسەبات پیاوێکی گەنجانم دەمویست ئەوە دێ بپرسم یانی ماشەڵڵا پێم وابی تەمەنت گەیشتۆتە تەقاعودی واز لە وەزیفە شێناوە بەس هەر گەنجانە دەردەکەی هەر سپۆرت دەردەکەی هەفتە بەرەو 68 دەڕۆ ماشەڵڵا انشاءالله هەمیشە ساغبی بەس پێمان بڵێ نهێنی ئەو گەنجمانەوەی و ئەو ڕووخۆشی و ئینەرژیەکی زۆر تێدا دەبینم بەڕاستی یعنی کە خۆم دەبینم ئینەرژیەکی زۆر تێدا دەبینم کاک ئەرسەلام بێگومان مرۆڤ نییە لە دنیا خۆشی نەبی و ناخۆشیشی نەبی بەڵام کە تەمەن دەڕوا مرۆڤ پێویستە ڕەچاوی ژیانی خۆی بکە لە بە دەوروبەری خۆی لەبەر خۆشی من هەمیشە وەرزشم کردیە لە کەتەمەنم 12-13 ساڵ بووە لە قوتابخانە ئەو وەختەی لە بیرمە لە ناوەندی ڕزگاری کە دوا ناوەندی ڕزگاری کوڕان لەوێ وەرزشم کردیا تۆپی پێ و باسکە و تۆپی دەست و تاکو ئێستا وازم لە وەرزش نەهینایە دوو زۆر کە گرنگە مرۆڤ نابی هەمیشە خەفەت بخوا بیر لە شتی خراپ بکە گەشتبینانە بیر بکاتەوە گەشتبینانە بیر بکاتەوە و ژیانی ئێمەش بە تایبەتی لە کوردستان بێ خەم و خەفەت نییە تۆ هەموو ڕۆژەگەر خەم و خەفەت بخۆی نابوت دەبی بۆیە هەندێک شتەیە بەڵێ خەم و خەفەتی بۆ دەخۆی وە بە گرنگی وەردەگری هەوڵدەی ڕێگە چارەیەکی لۆ ببینیەوە و هەندێک شتیشەیە بەسەر هاتە دێ و دەڕوا مەسەلەن ئەم زۆر کەم تووڕە دەبم تەبیعەتی من وایە و ئەوانەی کە لەگەڵم کاریان کردێ لە کاتی قایمقامێتیش خەڵکانێک دەهاتن تۆ دەزانین ڕۆژانە بەڵێ ئیشکاری قایمقامێت زۆرە قەت تووڕەن دەبووم خەڵک تووڕە دەبوو زۆر بە ڕۆحەکی فراوان وەرم دەگرت کابرا لەوانەیە هەڵسوبی و کێشەکی هەبوو زە خۆم تەبیعەتم تووڕە نابم ئەگەریش تووڕە بم خوانە خواسەڵە دۆ شارێکە خراپ بەڵام زۆر کەم زۆر کەم بۆیە ئەو شتانە دەبی چکە ژیان بەردەوامە
و ڕۆژێک لە ڕۆژان حتمما کۆتایی پێدێ بەڵام پێویستە خەڵک هەم ئەمیشە دڵی گەورەبی سنجی فراوانبی ڕوو خۆشبی بەرامبەر خەڵک ئەوە کار ئاسانیە بۆ ژیانی خۆت باوەڕ بکە ڕوحەکەت دەدات شوێنی ئیشکردن یان شوێنی ژیان تأسیری نییە لەوەی کە تۆ لە چ میزاجێک بیت بۆ نمونە جەنابەت پێ بابی ساڵانێکی زۆر لە ئەڵمانیا ژیان فەرقێکی زۆر ڕەنگە لە وێنەوان ئەڵمانیا و کوردستان هەبیت ئەمە کاریگەری نییە لەسەرەوەی کە تعاملێکی نەرمت هەبی مەسەرەن لەوێ ژیان ڕەنگە ئارامتر ڕەنگی شەوان نەبی ینی من بەکو مەزەندەوا دەڵێ تا چەند تەئسیری هەیەەوە ژیان لە دەرەوە ئارامترە بەڵام ناخۆشیێکی زۆری هەیە لەوێ خەڵک زۆر زدیە لە ئیش خەڵک کەم پێ دەکەنی ڕاستەکەی و ئەو دۆستایەتی لێرە هەیە لەوێ هەر نییە بە هیچ شێوەک لە شێوە بارودۆخە کۆمەڵایەتی بەڵام لە وڵاتی خۆمان دۆستایەتی زۆر گەرم و گوڕا و خەت هەز بە تەنیایی ناکەی لێرە ئەوە لێ دەکا کە بە زۆرشی تر تەماشای ژیان بکەی وە بۆ ینی بۆ چوونی خۆشت لە ژیاندا چۆن تۆ تەماشای ژیان دەکەیت وەکو باسم کرد ژیان گەشتێکە دەڕۆین ڕۆژێک دێک کۆتایی پێدێ ئەوە محققە بەڵام بۆیە دەبی بزانین چۆن دەژین و چۆن ڕەفتار دەکەین لەگەڵ خەڵک و دنیاش ئەوەندە ناینی تۆ هەمیشە خەم و خەفەت بۆ ئەو دنیا بکەیت گوتت ژیان ڕۆژێک کۆتایی پێدێت خۆت بۆ ڕۆژە حازر کردووە هەمیشە لەوانەیە پاش سعاتێک پاش 2 ساعت سبەی نێبیتە چونکە هەموو مرۆڤک کە لە دایک دەبی بزانی ڕۆژە کۆتایی پێدە هیچ شتێک نییە تا هەتایە بیتە باشە بەڵام تۆ هەر گەشتبینی ئەوەی زۆر باشە ینی هەمیشە حەزت لە ژیانە ینی بە ستایلی حیاتۆ دیارە تۆ حەز لە ژیانە پێم بڵێت چی دەکەی ئێستا ینی کە وەزیفەت نەماوە مەسەرەن خانەنشین بووی چی دەکەی ژیانی خۆت بە ڕۆژانە بە چی بەسەر دەبیت من دوای خانەنشین تەوان پێش خانەنشین بوونیشم لەگەر چەند ڕێکخراوی بیانی بە تایبەتی ئەڵمانی کارم دەکرد وەکو خۆبەخش و دوای خانەنشین بوونم بەردەوام بووم لەگەڵیان تاکو ئێستا ئەویش ڕێکخراوی هاوکاریە help of wings یا wings of help شتێکی وایە بە ئەڵمانەکەی LOG-ە لە 2014ەوە دەستمان پێکرد ئەو کاتەی قایمقامی مرکز بووم دەستمان پێکرد بە گەیاندنی هاوکاری مرۆیی بۆ ئاوارەکانی ڕۆژ ئاوا و ناوەڕاستی عێراق و شنگال و ئەوانە و لەگەڵ ئەوان تاکو ئێستا بەردەوامم ئێمە هاوکاری دەستگای خێرخوازی بارزانانی زۆر دەکەین لەو خوارەدا و ئیشەکی بچووکی خۆشم هەیە لابەلا حەز ناکەم دانیشم بڵێ باشترە بۆ جگەلەوەی وەرزشێکی باش دەکەم ڕۆژانە وەرزش دەکەم من ئێستا دوای ئەوەی کە تەواوم دەچم وەرزشی خۆم دەکەم هەفتەی 2000 بەیانیان زوو هەڵدەستم جاروبار 3000 ئەوە کە دەچمە پارچی سامی بۆ ڕاکردن بەیانیان سعات 5 هەتا 6 لەوێ دەبم جا سعاتە بووە ڕاکردنەوە شاوە بەو جۆرە بەڵێ لەگەڵ خواردن چۆنی هەولێری حەزیان لە خواردن دەزانم بەڵام ئەمن خوا بەهرەی دایمێ پەیوەندیم لەگە خواردن زۆر خراپە زۆر حەز لە خواردن ناکەم ئاگام لە خواردنی خۆم هەیە هەرچەندە بەم ڕەتەبی خواردن ناخۆم جاروبارەوە کێشەی تەندروستیم لەو پێیا دەکا بەڵام کەم خۆرم زۆر کەم خۆشتە چ تاکە ینی پەرۆشی خواردن نیم زۆر هەبی نەبی ئەوەندە کێشە نییە بوو بە پێویست دەیخۆی هێشتا مەرحەلەی دەڵێت خواردن ئەگەر زۆر خۆی دەبێتە دەرد بۆ تۆ ئەگەر ناگەیشتە مەرحەلەیەک دەبێت خواردن وەکو دەرمان ئێستا زۆر کەسەیە مەسەرەن بە تایبەتی هەولێرەکان حەز دەکەن ڕۆژانە مەسەن هەفتەی جارێک دۆڵمەی بخۆن هەفتەی جارێک سەر و پێ ئەمانە ئەتیشمەی بخۆن بەخوای گەس بە ساڵ نەخۆم هەر لە خەیاڵیشم داریە ئینشاءالله هەمیشە ساغ و تەندروست بیت زۆر سپاس کاک نێهاد هەولێر جەنابەت لە سەردەمێک قایمقامی ئەو شارە بووی ئەو شارەش بەردەوام بەرە و گۆڕانکاری بەرە و پێشکەوتن دەڕوا ئێستا سەرنجت چیە لەسەر ئێستای هەولێر لەگەڵ بەراورد بۆی کە ئەو کاتێ جەنابەت قایمقام بووی کاک ئەرسەلان بەڕاستی ئەو کاتەش کە قایمقام بووم پێشبینی هەندە شتم دەکرد کە ئێستا فعلەن ڕوویدا شتی با بڵێن نێگەتیڤن وەڵاهی تا ڕادەیەک خەڵک بە لەوانەیە بە پۆزتیڤ بینی بەڵام ئەمن وەکو شاری هەولێر بە نەگەتیفی دەبینم بۆ نمونە ئەو باڵەخانە بەرزانە کە دروست دەکرێ بەڕاستی
دیمەنی شاری هەولێری تێکدا هەولێر چونکە شارێکی مێژوویە و ئەو کاتێک کە ئەمە دەست بەکار بووین لە هەولێر هەوڵماندا لەگەر معنی کە باسی خۆمان دەکەین باسی ستافی پارێزگاری هەولێر دەکەم کاک نەوزاد کە پارێزگاری هەولێر بوو ئەو ستافە جوانی کە لەگەلی بوو هەوڵمان دەدا سیمایەکی جوان مۆدێرن بەڵام مێژوویەکەی خۆی لە دەستدا ئەو کاتە دەستمان پێکرد ئێستا دەبینم هەر باڵەخانەی بەرزە لە هەر شوێنێک بە بێ پلان بەرز دەبتەوە یعنی تۆ ئەگەر تەماشای شاری هەولێرەکە نەماوەی کە لە هەندێک وڵاتی دنیا هەیە شارە کۆنەکە دەمێنێت شارێکی نوێی جگەلەوەی دەندرێت جگەلەوەی حەز دەکەم ئەوش بە ئاشکرا باسفۆن لە کاتی ئێمەش هەڵەمان کردیە بۆ نمونە کە دەستمان کرد بە چۆڵکردنی تەعجیل و خانەقا و گەڕەکی عارەبان و گەڕەکی جوولەکە بەڕاستی کارە سات ئێستا ڕوویدا ئەو پێمان چانە کراوە هەروەکو خۆی ماوەتەوە بەرەو خراپی ڕۆیشتە و پلانێکیش نییە تاکو ئێستا حکوومەت بۆ ئەو شوێنانە بلێ بابامە بتوانین پاش دو-سێ ساڵێکی پلانێکی واڵان هەبی بەڕای من دەکرا و من لەگەر زۆر کەسایەتی هەولێر قسەم کردووە ئەو گەڕە کۆنانەی هەولێرێ تەنها بە خەڵکی شاری هەولێر دیسان بنیاد دەکرێتەوە و دەوڵەمەندەکانی هەولێرێ ئامادەن بۆ ئەو شتە هەریەکە بێ مەسەلەن کۆڵانێکی بدەیە بیسی خانی بدەیە بەڵام بە جۆرەی گرێبەستە چیوە کە کابرا بتوانێت تەسەڕف پێ بکە و دەبێت خەڵکی شارەزاش بێگومان چکە پلانی خۆی هەیە و خانۆکان پێویستە سیمای خۆی لەدەست نەداتن بەڵام نۆژەم بکرێتەوە بۆ ئەوی بتوانرێ بۆ دنیای ئێستا بەکار بێتن باسی قەڵای هەولێرت کردنا قەڵای هەولێر شتێکی تر بوو قەڵای هەولێر لەبەر ئەوەی لەگەڵ یۆنسکۆ کارمان دەکرد دەبایە قەڵای هەولێر چۆڵکەین ئەجینا قەڵای هەولێر زۆر خراپ تێک دەچوو ئەوانەی کە لەوێ دەژیان دەزانم حاڵەتەکی زۆر خراپیان هەبوو ژیانەکی خراپیان هەبوو جگەلەوەی کە نۆژانیان دەکردەوە خانەکانی خۆیان نۆژان دەکردەوە کەرستەی نەگونجاویان بەکاردەهێنا لە قەڵاتی کە ئەوە شێوازی بیناسازی قەڵای دەگۆڕێت سەیری سۆشیال میدیاکەتم کرد ئەو ڕۆکان دەگشتم تێدا بینی بەڵێ ڕخنەی جدیش زۆر تێدا بوو توانجت زۆر نووسیوە پەیامت چییە لەو توانجانەتێ پەیامەکەت بە چێ بگەێنی ینی تۆ کەسێک بووی بەرپرس بووی لەو شارە بەس پرسیارەتی هەبووە ئێستا دەتوێت پەیامێک بگەێنی کاگەر سەنان من تەبیعەتم وایە ئەو کاتێک کە قایمقامیش بووم ڕەخنەم لە ئیشەکانی خۆمان دەگرت ژیان بێ ڕەخنە نابی و حکومڕانیش بێ ڕەخنە نابی بەڵام ڕەخنەی بنیاتنان کوردستان وڵاتی منە خۆشم دەوێت مولکی کەس نییە مولکی هەمومانە لە سەرۆکەوە بگرە هەتا دەگەی بچووکترین مرۆڤی ئەو وڵاتە مولکی هەمومانە مانای وەیە ئێمە هەمومان بەرپرسیارین بەرامبەر ئەو وڵاتە من کێشەم نییە چێ حکومڕانی دەکا ئەوڕۆ سبەی دووسبەی پێشتر چێ کردویەتی وڵاتەکەم پێگرنگە بۆیە حکومڕانی بەبێ ڕەخنە قەت نابی و وەکو خۆشت باس کرد من لە سوۆشیال میدیا بەداخەوە کە تەنها ڕێگەیە کە بتوانین ڕەخنە بگرین هیوادارم ڕەخنەکانی من ڕەخنەی بنیاد نامبیتن من حەز ناکەم وڵاتی خۆم بڕوخێنم حکومەتی خۆم بڕوخێنم حکومەتی خۆمە هەرچێ سەرۆک وەزیران بیتن هەرچێ سەرۆکی هەرێم بیتم حکومەتی خۆمە دەمەوێت بیپارێزم وە بەبێ ڕەخنە ژیان بەڕێوە ناچیتن و حکومەت نییە لە دنیادا هەڵە نەکاتن ئێمە زۆر بە ئاشکرا و بە ئەوە دەڵێم کاتی حکومڕانیمە ئەو وەختەی کە من قایمقام بووم کاک نەوزاد پارێزگا هەولێر بوو وەنیێغە هەڵەمان نەکردبی ئێمەش هەڵەمان کردیەوە پێشمان خۆشە خەڵک پێمان بڵێ ئەو هەڵەتان کردێ من خۆم وەکو کەسایەتی زۆرم پێخۆشە برادرانی من دەوروبەری من ئەوەی ئەمنیان خۆش دەوێت سبەینی ئەگەر هەڵک بکەم پێم بڵێم فلان شت هەڵت کردیە خۆم ڕاستکەمەوە چونکە هەڵا ینی ڕەخنە وەکو ئاوێنەیە تۆ بەیانێ هەڵدەستی لە ئاوێنە تەماشای خۆت دەکەی ڕەخنەش وایە بۆیە ڕەخنەگرتن زۆر ضروریە پێویستە بەڵام ڕەخنە نابی کەس بریندار بکەی و نابی زۆر جار دەچێتە مستەوای شخصی شتەکان خۆی ضرور وایە لەسەر ئیشەکان قسەکارسەنا ئەمن هەموو کەسم خۆش دەوێت
یعنی ئەگەر دوژمنشم بی هەر خۆشم دەوێت چونکە ڕەبزی ئینسان نابی بکرێت تو تەماشای کاری ئینسانەکەی دەکەی کاری حکومت دەکەی کاری ئەو کەسەی دەکەی کە بەرامبەرتە بۆیە ئەو شتانە دەبی جودا بکرێتەوە لە چوارچیوەی کەسایەتی نابینی لە چوارچەکی گشتی بیتن ئەو دەرژەوەندی گشتیش بی چ شتێکەیە یان چ کارێکەیە کە لە فترەی قایمقامەتی خۆت شانازی پێوە بکەیت تا ئێستا کە لە هەولێر کردوتە هەڵمەتی هێنانی بۆشکەی زبل بابلی ئەمن دەستم پێ کرد لەگەر بەڕەحمەتی برادەرێکم هەبوو ناوی مستەفا بوو خەڵکی کوردستانی ئێران بوو خەڵکی مەهاباد بوو خۆی ئەندازیار بوو لە ئەڵمانیا و لە شارەوانی دۆرتمۆند کاری دەکرد ڕۆژێک تەلەفۆنم نۆ کرد گوتم مستەفا وەرە ئێرە لە ژینگە ئیشی دەکرد بەخۆی فکرەکەم پێ گوتم حەز دەکەن ئەو وەختی خەڵک زبل و ئەو شتانە ناو تەنەکەی دادەنا بە تایبەتی لە ڕێستۆرانت و شتەکان زۆر ناشرین بوو بەوەی دەستمان پێ کرد سەری گرت دوو هەڵمەتێکمان دەست پێ کرد لەگەڵ کاک نەوزاد ئەو وەختی کە خەڵک بەهاران دەچوونە سەیران ئەگەر لە بیرت مابێ نایلۆنمان تەوزێ کرد بۆ ئەوی خەڵک زبری خۆی لەگەڵ خۆی بینی تاکو ڕادەیەک سەرکەوتوو بووین لە ئێستاش بۆ بە مۆدەگانی بەڵێ پێویستیشە و جگەلەوەی دووسێ سنتەرم لە هەولێرە دروست کرد سنتەری ڕاهێنانی تەکنیکی کە ئیتیتیسی پێ دەڵێن لە شەقامی نەورۆزە و مەکتەبی ئەڵمانی شانازی پێوە دەکەم کە دەستەکی باڵام هەبوو لە دامەزراندنی ئەوە نزیکەی 12-13 ساڵە کار دەکا و سەرکەوتوانەش بۆ تاکو ئێستا جگەلەوە هەندێک شت هەبوو لە هەولێر مەسەلەن لەناو بازار ڕێکمان خست و توانیمان بازاری هەولێر ڕێک بخەین بەو شێوە کە ئێستا کە دەیبینن و لە هەندێک شتیش لەوانەیە سەرکەوتو نەبوومە شتێکەیە کە مای پەشیمانی بیان با بڵێن ئەسەفەک بیکە نەتوانی بیکەی بەسەر لە پلانی خۆت بووە دەدویست بیکەی بەڵام پێت نەکرا بەڵێ ئێستاش لە دڵم ماوە ئەو کاتەی بەرنامەکەم دانا بۆ ئەوەی شەقامی شێخەڵا ڕێک بکەم وەکو ئێستاک ئەو جەنجالی کە هەیە و پێش بازاری نیشتمان ئەو جەنجالی نەمینێتن بەداخەوە سەرکەوتو نەبووم ئەویش بۆی تایبەتی خۆی هەبوو حەز ناکەم لێرە ئیشارەتی پێ بکەم فەشەلیان پێهینام خەڵکانە کە بوونەیان دەویست ئەو ئیشە سەر بکەوی ئەویش دوایی 2-3 ساڵ تێگەیشتم هۆیەکەی چ بوو خەڵکانە کە بوون بەرژەوەندیان لەوەدا بۆ ئەو جەنجالی لێوێ بمینێ تاکو ئێستاش چونکە پارەی حمایە کۆ دەکەنەوە وا بزانم ئەگەر بە هەڵەدا نەچووبم مانگانە نزیکەی 120 میلیۆن تا 130 میلیۆن دینار کۆ دەکرێتەوە بۆ حمایەکردنی ئەو عارەبانە ئەو وەختی پرسیارم دەکرد باشە کابراایکی عارەبانچی قڕبەسەر خیار و تەماتە دەفرۆشی بۆست مانگانە سەرانە بدات حرەسایەتی تەماتەی دەدزرێ یا خیاری دەدزرێ وڵە کەس نایبە ئەوە یەک لەو شتانە بگە تاکو ئێستا لە دڵم مایەوە هیچ کەسیش تاکو ئێستا جورئەتی ئەوەی نەکردیە ئەو جەنجالی لە ناو شێخەڵا هەیە ڕاستی کاتەوە بەداخەوە ڕاست کاکنیات چەند ئەزمون سەلان شاری خۆم زۆر خۆش دەوێت لە بە هەندێک زۆر خۆش خۆشم دڵگرانم لە بە هەندێک شت کە نەکرایە و پێم خۆشە بکرێتن و پژگیری ئەو کەسەش دەکەم کە دەیکات هیچ پێشنیار دەدەی ئێستا بە مەسەرەن تیمی ئێستایی پارێزگا ئیدارەی هەولێر وەکو پارێزگا وەڵڵی پرسمان پێ ناکەن ئەجینا ئەمە لە سەرەتایی یانی لا چونمان لە کار و ئەو کاتانشکە لەگەر بەڕێز بەڕەحمەتی کاک فرسەت شکارم دەکرد ئەو گنیجی بە من دەدا خوار ناگری و کاگومێدیش کە هاتە سەر کار ئامادەجی خۆمان نیشاندا کە لە هەر شتێک لە بوارێک بی بتوانین خزمەتی شاری خۆمان بکەین ئامادەینە ئێستاش ئامادەینە هەر وەختێک پێمە بەبێ بەرامبەر یعنی بۆ نمونە ئەمن ئەو چەند ساڵی لە قەڵات بووم بێ بەرامبەریشم لە کۆمیسیۆن بەڵێ شاری خۆم خۆش دەوێت من و حەز دەکەم ڕۆژ بە ڕۆژ ئەو شارە بەرەو پێش بڕۆ بەڵام دووبارە دەکەمەوە ئەو باڵەخانە بەرزبەرزانە پشتەکی زۆر بێمانایە زارێک کەسێکی شارەزا هاتبوو کەسێکی بیرمەندێکی پێمابی ئێرانی بوو بە مناسبەیەک لە هەولێر گوتی ئێوە بەس خەریکی بەرزکردنەوەی باڵەخانەکان بەڵام عقلی خەڵکەکە و سەقافەت و با بڵێن لایەنە وشیارەکەتان فەرامۆش کردێ لایەنە زانستیەکەتان فەرامۆش کردێ نازانم ئەو قسەیت بینی مرۆڤمان دروست بڵێ ئەو پرۆفسۆر ئێرانیە بوو وە کوردۆز بوو
مرۆڤمان دروست نەکرد ئەمە زیاتر گرنگجیمان بە باڵەخانە و ئەوانەدا ئەویش هەدەفەکەی ئەو بوو کە خەڵکانێک لەسەر حسابی خەڵکی هەولێر و شاری هەولێر بوونە مولتی ملیۆنێر باشە 180 ئەو پرۆژانەی کە لێرە دروستکرایە سوودی بۆ خەڵکی هەولێر ئەوەندە نەبووە بەڵکو سیما و ژینگەی هەولێری تێکدا من پار خەڵکی هەولێر نابین لە هەندێک لەو شوێنانە نا خۆ پار برادێکی ئەڵمانیم هات تقریبا 10 ساڵ بوو نەهاتەوە هات لە شار سوڕاندم گوتی ئەوە چتان کردێ لە هەولێر گوتم بۆ گوتی شارتان تێکدایە گوتی ئەو باڵەخانە بەرز بەرزانە چییە؟ ئەمن وەختی خۆشی دژی ئەو باڵەخانە بەرزانە لەبەر چ کاگەر سەرەن لە ئەڵمانیا لە ساڵانی 60ەکان و 70ەکان دەستیان پێکردەوانش بەزە وێران ببوو جەنگی جیهانی دووەم تەواو ببوو هۆیەک بوو هۆیەک لە هۆیەکان بەڵام لەبەر ئەوەی پێویستیان بە کرێکار بوو کرێکاریان لە دەرێ دەهینا پێویستیان بەو باڵەخانە بەرزانە بوو سەرەتای هێشتایەکان گەیشتنە قەناعەت کە ئەو باڵەخانە بەرزانە دەبتە هۆی نەخۆشی دەرونی 180 خەڵکی وێندەر بۆچی تۆ دەی خانەوادەك عایلەی دەینی لەناو جەماعەکی سەکەنی با بڵێن ئەو هەدادەنێ ئەو خانەوادەیە حتمما بەلای کەمی دوو منداڵی هەیە باشە لەو باڵەخانەیە نزیکەی 50-60 خانەوادە دەژیتن کە دەکەیە سیتی کامل لەوانەیە 10,000 کەس بژی ئەو 10,000 کەسە 2000 منداڵە بەلای کەمی 2000 منداڵ یەک یاریگا نییە یەک هۆلی ڕۆشنبیری نییە یەک مەلەوانگە نییە یەک شوێنی فێربوونی مۆسیقانیە ئەرێ زەحمە نەبی پێم ناڵێ ئەو منداڵە فێرە چ دەبیتە بەس لەو شتیانە پێم وابێ هەندێک لەو شوێنانە سەتانەوەتی نییە حکوومەتی هەرێمی کوردستان پێشتریش و ئێستاش خۆم لێ دەرناین مەرچەندە ئەو وەختەیە من زۆر اعترازم دەکرد بەڵام کەس بەجێبنی نەدەکرد من دەمدیت لە دوا ڕۆژ چمان بەسەردەی فەرزی دەکرد لەسەر هەموو کەسێک مزگەفتەی دروستکە بەڵام فەرزی نەدەکرد قوتابخانە و یاریگایکی دروستکاتن ئێمە تۆ لە یەک ستی ئەگەر 5,000 منداڵی لێبی یاریگات هەبی مەلەوانگەت هەبی هۆلی ڕۆشنبیری هەبی و مۆسیقات هەبی هۆڵی سینەما دەتوانی بەڵێ لە شتانە دەتوانی لە 10 ساڵ ئایندەی ئەو منداڵانە دەتوانم بلێم 10 تیمی ملی دروستکەی لە هەموو شتێک بەڵام کەس بیر لەوە ناکاتەوە بەداخەوە زیاتر بیر لەوە دەکەنەوە چەند پارە دەستە ناو ژیرفانە بەداخەوە کاگنیهات چەند ئەزمموی چەند ساڵ لە ئەڵمانیا ژیای پێم وابێت تۆ لە ناو بیدایەتی نەوەتەکان ڕۆیشتی نەخێر لە ساڵی 1970 ڕۆیشتم تا 2004 ئەو وەختەی کە بوومە قایم گەڕامەوە بەڵام تاکو ئێستا چۆ دەکەم چکە کچ و کوڕەکەم هەر لەوێ دەژین هاتو چۆیان دەکەم وە پەیوەندیشم لەگەڵ برادرانی ئەڵمان تاکو ئێستا بیانی ئەڵمانیاش بەشەکە لە ژیانی من دەگەڕێەوە سەردان دەکەی بەڵێ وڵاتی دووەممە ئەگەر یەکەم نەبیتن کەواتە دەمەوێت بپرسم ئەڵمانیا هەڵدەبژێریان کوردستان بۆ ژیان بێگومان کوردستان دوا ڕۆژیشمە کوردستانە بەڵام ئەڵمانیاش ناتوانم لە بیر بکەم چکە لە ئەڵمانیا فێرە زۆر شت بوو پێشەموو شتێک ئەڵمانیا ژیانی پێبەخشیم ئەو کاتێک کە ڕۆیشتم شەڕی عێراق و ئێران بوو و باری سیاسی کوردستان و کەشوهەوای کوردستان زۆر تێکچوو بوو خەڵک ترسی هەبوو لە ڕاونان و گرتن و ئەو شتانە ژیانی پاراستم و منی گەیاندە ئەو ڕۆژەی کە من تێدامە بۆیە سوپاس گوزارم بۆ وڵاتی ئەڵمانیای فیدرال و بە وڵاتی خۆشمدا دەنێم و لێرەش بەرژەوەندی ئەڵمانیا دەپارێزم و ئەڵمانەکان خۆشیان دەزانن و زۆربەی ئەو وەفدانەی لە ئەڵمانیا کە دێن کاتی کە قایمقام بووم پاشەوەی کە ئیش خۆیان تاوا دەکرد ئەم نیشان دەبینی ئێستاش لە لای ئەوان بیانی وەکو یەکەچی باوەڕ پێکراوی وانم لێرە دەژیم و پێشم خۆشە بەرژەوەندی ئەڵمانیش دەپارێزم زۆر باشە لەگە زمانی ئەڵمانی چۆن هەوندە لێ ژایبیانی ئەڵمانیەکە زۆر باشە ئەو بۆ شتێکم بەر چاوکە ئەوڕ نازانم چەند دوور دقیقا مارک توین هەیە نووسەرێکی ئەمریکیە دەڵێ ئەوانەی فێر ئەڵمانی دەبن ینی ئەڵمانی نەفێر ئەڵمانی دەبن تا مردن ینی لەگەڵ خۆیان دەیبەنە ژێر قەبر چونکە هەتا دەمرن فێرە ئەڵمانی نازانم ئەمە چەند دروستە زمانێکی زۆر قورسە بە تایبەتی گراماتیکەکەی زۆر قورسە بۆیە ڕۆژانە فێرە ئەڵمانی دەبێت ئەم ڕۆژانە هەڵدەستم بەیانیان زوو جار یەکەم تەلەڤیزیۆنی ئەڵمانی تەماشا دەکەم کەناڵی ZDF-یان هەیە لەگەر ARD کەناڵێکی زۆر معتەبەرن ڕۆژانە نزیکەی 20-25 میلیۆن کەس تەماشای دەکاتن
هەم بۆ ئەوەی بزانم چ لە ئەڵمانیا ڕوودا هەمیش بۆ زمانەکە زۆر گرنگە فە لە زمانی ئەڵمانی تاکو دەچێ ناوخۆر قبل هەر فێر دەبی بەخوای زۆر باشە دەبیست پرسیارێک لێ بکەم بەداخەوە ینی پێم وابێ هاوسەرەکەت کۆچی دوایی کردووە بەداخەوە ینی سەختە کەسێک کە هاوبەشی ژیانتەدا دەبڕێت زەحمەتە بەس باسی ئەومان کە تو کەسێکی حەزت لە ژیانە و با بڵێن بە گەشتبینیەوە تەماشای ژیان دەکەیت چۆنە تا ئێستا هاوسەرگیریت نەکردەوە هەر بە سینگڵی مایەوە پرسیارێکی بەجێیە وەڵامدانی زۆر ئاسان نییە بەڵام کاتی خۆی من تەمەن خێزانی خۆم زۆر خۆش دەویست دوو منداڵی جوانیشم لێ هەیە و بەشێک لەو سەرکەوتنەی من کە هەم بوو و ئێستاش بەجودی ئەو بوو چونکە ئەو ئاگای لە منداڵەکان بووە ژیەکی باشی دەکردم و مرۆڤ دەوی وەفاشی هەبی پێش ئەو دەیزانی کە کۆتایی بە ژیانی دێتن نەخۆشیەکە وا بوو خۆی دەیزانی و پەیمانم پێدا لەسەر داوای ئەو کە دووبارە هاوسەرگیری نەکەم لەبەر خاتری منداڵەکان باڵێ لە بە خاتری منداڵەکان و لە بە خۆشەویستی ئەویش من هاوسەرگیرم نەکرد بەڵام ژیان بەتەنێ ئەوە نییە وەڵا بڵێ ئەگەر خێزانن نەبی ژیان خۆش نیە دەتوانی ڕێکی بخەیت کەواتە سینگڵی خۆشە سینگلیش خۆشە و بەڵانسەکەشم ڕاگرتیە مرۆڤ دەبی بەرامبەر منداڵەکانی شەوە هەیە منداڵەکان پێما بێستە گەورە بوون بەڵێ دەریا 30 ساڵە لاوەندە 25 ساڵە تەمەند درێژ من ئینشاڵڵا خۆشی بەیەکەوە بمێنەوە کاک نیات تۆ منداڵی هەولێری منداڵی قەڵای تا چەند ینی حەز بە نائارامی دەکەی لە گۆڕانی دیمۆگرافیای هەولێر لە کللتوری هەولێر زۆر شت گۆڕاوە ینی منش منداڵی هەولێرم بەڵام تۆ گەورەتری بەتەمە ینی دایمەن هەز دەکەی زۆر شت گۆڕاوە تۆ چۆن دەڕوانی ئەو شتانەیان لە ناخی خۆت هەست بە چی دەکەی کاگەر هەست بە گۆڕانکارانە دەکەی گۆڕانکاری لە دنیا شتێکی زۆر ئاساییە و بە تایبەتی و شارێک ئەگەر بووە پایتەخت گۆڕانکاری زوو بەسەردێت چونکە خەڵکانێکی با بڵێن غەیرە هەولێری ڕووی تێدەکەن کار دەکەن لێرە و هەولێر بەوەش گەورە بوو بە ماوەکی زۆر کەم بەڵام هەولێر هەمیشە لانەی غەریبان بووە بە درێژایی مێژوو تۆ تەماشا بکەی خەڵکانێکی زۆر ئێستا زۆر کەسەی لە هەولێرێ لەوانەیە زۆر کەس نەزانیتن خەڵکی مەهابادن خەڵکی پاوەنە خەڵکی نازام چێن دەرێن خەڵکی باکووری کوردستانن لە هەولێر لەدایک بوونە و گەورە بوونە باو باپیرانیان لەوێ ڕاهاتی نەبووینە هەولێری خەڵکی کەشێ من برادرم هەیە خەڵکی ئاکرێ باسە خەڵکی دهۆکە بەڵام لە هەولێر لەدایک لە هەولێر لەدایک بەڵێ ئەو هەولێری حسابە یعنی من زۆر جار لەگە برادران وەکو سوعبە دەرێم کاکە ئەوەی لە هەولێرێ بژیت چ ڕۆژ بژی وەکو دەبێت ئەمەی قبول بی ئەمەشەو ما قبولە دەبتە هەولێری بەبەس لە هەولێری بوون چییە کە یەکێک دەرێ ئەمن هەولێری ما دەبی باش بزانێ ئەو شارە کولتوری تایبەتی خۆی هەیە ئەگەر ئەو کولتورە قبول بکە کابرا هەولێریە و زۆربەی زۆریشیان وابزانام ئەوانەی کە لە هەولێر دەژین پاشماوەی زۆر وەکو ئێمەیان لێ هاتێ بەڕاستی زۆر باش بەڵام یەک شت هەیە حقیقەتە بەداخەوە من نازانم ئەوە ئەنقەست بوو ویان لە بێ ئاگایی حکومڕانانی کوردستان بوو سیمای هەولێر گۆڕا بە شێوەیەک کە زۆر شتی لەدەستدا ینی خەڵکانی هەولێری ئێستا کەم دەبینێ ناو بازار و هەولێری کەم دەبینی لە دایرەکانیش ئێستا بڵێ ینی گەورەیە حقی خەڵکی هەولێر دەخوێزایدن ینی دەستەواژەیەکەی نازانم چەند دروستە بەکاری بینن دەڵێن هەولێری بوو سەختە ینی هەست دەکەی غەریبی لەو شارێک تۆ منداڵی ئەو شارێک بەڵێ چونکە هەولێری تەبیعەتە چیە کاگەرسەلان کە دەستە فەرمانگەرچی حکومی حەز دەکا خەڵک بیناسی یعنی ئیشەکە شیرۆنەکە بە ڕۆژی خۆش بەڕێی دەکاتن زۆر کەس وەختی خۆی داهاتنە لای من شەر نەبوو ئیشەکانیان تەواو بیت بەڵام بە ڕۆژی خۆش کە بەڕێم دەکرد کابرای گازاندەی نەدەبوو خەڵکی هەولێر حەز دەکا کەسەکە بیناسی لەوێندر بەداخەوە ئێستا فەرمانگەکانی هەولێر یەکەشی هەولێری لێ نابینی یعنی من ڕێزمەیە هەمویان خوزم و دۆست و برادر و کەسوکاری ئێمە بەڵام چۆلکردنی فەرمانگەکانی هەولێر لە هەولێریان و هەولێر پێویستی بە پۆستە گرنگەکان پێویستە بدرێتە هەولێریەکان چونکە تۆ ئەسلی ئەو شارەی لە بۆ نمونە لە دیمەشق
پارێزگای دیمەشق دەبی بە باو باپیرەوە خەڵکی هەولێری بیت خەڵکی دیمەشق بی بەڵێ خەڵکی دیمەشق بۆی ببتە پارێزگا من ئەمە داوای ئەوەی ناکەم بەڵام دەبی ئەو چارچوەیە ڕابژیرێتن یعنی ئەو ڕێزگرتنە لەو خەڵکە بگیرێت کە خەڵکی ئەو شارەنە بەداخەوە ئەمن ئەوەی نابینم ئێستا بەداخەوە ساڵی هەشتا و چەند چی بۆ ئەلمانیا هەشتاویەک لەبیرت مایە چی ئەتوینار بۆ ئەلمانیا بەخۆم بڕیارمدا بە خۆت بڕیاردا بەڵام چه یارمەتی دایبێتی ئەڵمانیا لەو زروفی ئەو کاتە ئەو کات چوونە دەرێ زۆر سەخت بوو من کە بڕیارمدا بچمە دەرێ بابم زۆر دژ بوو ینی ماڵەوە بەڵام ئەو وەختەی ئەمن دەگە بابمدا گوتم بابە بمینێم لێرە دەگیرم بۆی هەوڵ دەدەم بچمە دەری کە چوومە بەغدا ئەسم ئەلمانیم لە فکردانە بوو چکە دەمزانی ویزەی ئەلمانیا زۆر بە سەختی وەردەگیرێ و نێشیان دەدا تقریبا 15 ڕۆژ لە بەغدا مام سەفارەت نەمانەیەکەم ویزەیان نەدا چکە شەڕی عێراق و ئێران بەردەوام دەستی پێکرد ساڵێک بوو تقریبا بە ناچاری ڕۆژێک کە بێئومێد بووم دەگەڕامەوە ماڵە ناسیارێک لە بەغدا بە پێش سەفاری ئەلمانی تێپەڕیم دەرباز بووم چکە دەمزانی ویزە نادەن نزیکەی وا 120 مەترێک دەرباز بووم شتە کاتە خەیاڵم ڕاوەستم باشە چم زەرەل کردی بۆ نەگەڕێمەوە چوم لە پەنجەرە کەس نەبوو قسمەتەکەی تو واوە دیار بوو چوم ئافرەتێک لەوێ دانیشت بوو بە عەرەبی قسەی دەکرد سڵاوم لێ کرد گوتفەرم و گوتم ئۆپڵەم هەیە ئێستا پشوم هەیە 2 هەفتە دەمێ بچمە ئەڵمانیا تەماشای سەر و جۆلاشی کردم هەولێری گوتەنیا ڕەکی گەنجی 22 ساڵ گوتی جوازەکەمدا گوتی خەڵکی کوێ گوتم هەولێر گوتی پرسیارەکە لێ دەکەم بەڕاستی وەڵام دەدەی بە گوتم فەرموو گوتی دەتەوێت بچی نەگەڕێەوە ئەو وەختە چێ دەوێرە بڵێ ترسام بەڕاستی با 15 سانیە ڕاوەستام ئافرەتەکە هەستی کرد ترسام یەکسەر بە زمانات گوتی مەترسێ ئەمن ئەرمەنیمە کوردم خۆش دەوێت دەمەی هاوکاری بکەم جوانە ئەم یەکسەر بەبێ تەرەدود گوتم ئەرێ وەڵڵا گوتی بۆ گوتم شەڕی عێراق و ئێرانە و کێشەی سیاسیم هەیە دەمەوێت دەربچم پاسپۆرتەکەی لێ وەرگرتم گوتی پاش نێوەڕۆ من بەڕاستی باوەڕم نەکرد سعات 12 نیوەڕۆ بوو گوتی سعات 3 وەرە سەفارەت ئەمش سەفارەت داخرایە گوتی لە دەرکەی پێشەوە وەرەژورم فەلە سعات 3 چوون بەس ئەو 3 سعاتە 12 هەتا 3 کاگەر سەنەم بووم بۆ 3 ساڵ زۆر قورسە نازانیت چاوەڕێ ئەوەیە وەڵا سعات 3 چووم لە دەرکەمدا خۆشبەختانە هاتە دەرێ ئافرەتەکە پەسپۆرتی دامێ ئەگەر لە بیرم مابی 2 مانگ ویزەی لەسەر بوو وتی بڕۆ خوارد لەگەڵ ئەگەر ئیشت بە من بوو لەوێ تەلەفۆن بڵۆ ناشی ناسی هیچ نەمدەناسی ئەو ئافرەتەم نەدەناسی بە هەر حاڵ زوو گەڕامەوە هەولێرێ بە تەکسێکی خصوصی هەولێری گوتەنی هاتمەوە هەولێرێ لە هەولێرێ نووسنگە کە بووی خوتو زەوی عێراقی برادەرێکم لەوێ بوو سەمیر سڵاویە داچی کووردە ئێستاش لێرەیە سەمیرم دیتەوە پاش 30 و قسوور ساڵ وتم سەمیر ویزەم وەرگرتیە بەڵام تیارە نییە چووە مووسڵ ئەو کاتەی لە مووسڵ بیتاقە چلۆینام لە بیرمە لە 21 تەمموزی ساڵی 1970 من بەغدام بەجێهێشت وە دوای 1 هەفتە پاش لە بەغدا سەفەرت کرد بە تیارە دەرچوون دوای 1 هەفتە دەرچوونم بڕیاری قەدەغەی گەشت و گوزار بە یەکجاری دەرچوو هەتا کۆتایی شەڕی عێراق و ئێران قسمەتەکی باشی ئارێ وەڵڵا و ئەو ئافرەتە قەت لە بیر ناکەم هەوڵ نەدا بیبینیەوە ئافرەتە خۆی بەتەمەنیش نەمابێت نا چیرۆکەکی زۆر سەیری بەدووادا هات ساڵی 90 بوو وەڵڵا شەڕ عێراق و ئێران تەواو بوو ئازادی برام تەلەفۆنی کرد گوتی نیات دەمانەوێت بینە ئەڵمانیا ئەو بوو دایکم بوو خێزانی ئازاد برا گەورەمانە شوتم ئازادم ویزەم چێ پەیاکەم ئەو ئافرەتەم بەبیراتەوە گوتم ئازاد شەو تەلەفۆنەکەم لۆ بکە ئەو کاتەی بۆن پایتەختی ئەڵمانیا بوو تەلەفۆنی وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا ئەڵمانیا شەرقی ئەڵمانیا غەربیە بەڵێ تەلەفۆنی سەفارەی ئەڵمانیم وەرگرت لە بەغدایە یەکسەر تەلەفۆنم کرد ئەو وەختەی تەلەفۆنی ئەوە هەبوو دەچوون زۆر خۆش بوو ئەویش یادگاریەکە تەلەفۆنم کرد کابرایکی ئەڵمان هاتە سەرخەت بەڵمانی قسەم نەکردم ئافرەتێک لێرەیە ئەرمەنیە مایە گوتی گوتی چ دەوێت گوتم مەڵا شتێکی تایبەتە 2 دقەی پێ نەچوو هاتە سەرخەت
چاک خۆشیم لەگەڵ کرد بەس بەڵام بەترسەوە قسەم دەکرد چکە وازانی لەبەر ئەو لەوانەیە خەتەکە حکوومەت ئەوەی لەسەردا نابیتن گوتی بە ئازادی خۆت قسام کە هەستی کرد گوتی بە ئازادی خۆت قسام کە گوتم ئەمن ناو فلان کەسە لە بۆن دەژیم ئەوە نزیکەی 10 ساڵە لێرەمە وەختی خۆی تۆ هاوکاریت کردیمە ئەوە 10 ساڵ نزیکەی 10 ساڵە دایکم نەدیتە و پەیوەندیشمان زۆر کەمە حەز دەکەن بێنە ئێرە لەوە بمبینن گوتی خەڵکی کوێیەت و گوتم هەولێر گوتی هەر سێ ناوەکەم بدێ با ڕۆژی دووشەمبێن تەواوی مەدرەکانەگە خۆیان بین زۆر پێسەی فعلەن نەتگو من فلان کەسم ساڵی ئەوەندە با پێم گوت لەبیری نەمابوو زۆری پێخۆش بوو بەس لەبیری نەمابوو ئەو بوو ئازار شەو تەلەفۆنی کرد گوتم بڕۆ سەفارەی ڕۆژی دووشەم لەوێ ئامادە بوو ڕۆژی دووشەم چوو بوون یەکەم کەس ئەوان هات بان کرابوون باسی ساڵی 90 دەکەم ویزەیان وەرگرتبوو پاش 2-3 هەفتە 2/8 تاریان هەبوو بێنە ئەڵمانیا ئەمیش ڕۆژێک پێشتر ئۆتۆمبیلەکەم بەکرێگرت لە بۆن بەرەو فرانکفورت چوون بۆ فڕۆکەخانەی ئەوەی بەڵێ نێودەوڵەتی فرانکفورت کە گەیشتمە وێندەر تەماشای بۆردەم کرد نووسرا بوو بەغدا کانسڵ ئەمش پێم سیر بوو چون پرسیارم گوتم بەغدا بۆ کانسڵ بۆ گوتی بۆ نەزانیە گوتم چ بووە تیارەکە تێ گوتی نا دەنگ و باست جێنێ نەبوو ئەخباری تەلەڤیزیۆن گوتم نەوەڵە گوتی عێراق کوێتی گرتیە و سەفەر قەدەغە بوو ڕاست بەدبەختیە دوای ئەوەی زانیم کە ئەوانە لە ناو تیارێ بوونە تیارێ نەفڕیا کە سەفەر ئەمان ڕۆژ بووە ئیدی نهاتن ئەو بوو ساڵی 92 مانجی نۆ بووە بزانم بەڵێ بە سەفەر بەخۆم گەڕامەوە دوای ڕاپەڕی ڕاستە باوکت یەک لە فیتەرە بەناو بانکەکانی هەولێر بەوە دوای ئەو بە شوفێری مەدام مستەفای بارزانی تۆ بۆچی نەبووی بە فیتەر یان با بڵێن بۆ لەگەڵ باوکت ئیشت نەکرد مەسەڵەن وەڵامی ئەو پرسیارە بدەم یادگاریەکەم لەگە ئەو ئۆتۆمبیلەی هەیە کە ئێستا سوار بۆ ساڵی 64 کە مفازات بوو نێوان بەغدا و شۆڕش بابم ئەو ئۆتۆمبیلێ لاندرۆڤەر بوو هینایە هەولێرێ بەزلچ پێشمەرگە هاتەوە ئێستاش لە بیرما بەسەر قەڵاکەت لە دەرکەی ئۆتۆمبیلەکە و لەسەر بوونی نووسرا بوو یان کوردستان یان نەمان ئەو شیعارە ئەو شیعاری ئەو کاتە تەمان منداڵی هەولێر هەم بەدوو ئەو ئۆتۆمبیلەکەت بوون ئەو ڕۆژەی کە هات ترمبێلش کەم عەدنان موفتی لە یادیتی ئەوە چونکە ئەوانش خەڵکی قەڵا بوونەوە وەختەی ماڵمان لە قەڵا بوو یادگارێکی زۆر جوان بوو وەڵام لۆ پرسیاری جەنابەت بەڕاستی ئەوەندە حەزم لە فیتەری نەبوو ئەمن هەرچەند خۆش نییە حەزم لە وەرزش و ئەوە بوو بەڵام بابم بە زۆری دەیبردمە گەراج ڕۆژێک تووشی حەساسی بوو خوشتی لەش هەموو لەشم بووە برین ئیدی زۆر شوێنمان کرد بەمنی بردە بەغدا و مووسڵوانە چانە بوومەوە کوڕی خالی گەورەم بە ڕەحمەتی کاک نەوزاد بە بامی گوتی وەستا ئەو کوڕە یەک هەفتەمە بە دوکان ئەوش پێی سیر بوو گوتی لەبەرچە گوتی لەوانەیە حەساسەی هەبی لە نەفت و بنزینەوەوانە ئەمش لەخوام دەویست وەڵە فعلەن ئەوها دەرچوویانی کە هەفتەك نەچووم برینەکان هێدی چابوو ئیدی بابم لە کۆڵم بووە وەختێک حەزم لە ریاضەی بووە لەبەر تۆپانە هەمیشە ئای لێدان لەگەڵ یەک لە برادرە کۆنەکانت پرسیارم کرد گوتی زۆر حەزی لە کاپتن عەبدوڵڵا بۆ حەبتمۆنیە ناوەکەت پێ ناوێ با پێت بڵێم سەرکەوتی جەلال خەلیل کەریم ڕەحمەتوڵڵا و برادری قەدیمی تۆ پێما بڵێ عومری توش نزیکە گوتی زۆر حەزی لە وەرزش کاتی خۆی و گوتی بەس وەبزانم یعنی ڕەنگە و دەرفەتە نەرەقسا کە زۆر بەردەوام دەرچووم آخر ئێستاش پێما بجازە دێ بۆ گەمەکانی یانەی هەولێر من زۆر بەخۆشیەوە دێم خۆشم سەرۆکی یانەی پیشەسازی هەولێرم بەڵێ و لە ڕابردووی وەرزشیم لە کاپتن عەبدوڵڵای فرسەگۆڵچی عەبدوڵڵا مەحموود بەڵێ عەبدوڵڵا مەحموود یادەوەری خۆشپانەیە باسی ئەوت کرد چۆن بوو سەرۆکایەتی یانەی پیشەسازی دۆگەت چیان بۆ دەکەی و نادیە تازە دامەزراوە وەختی خۆی کە دامەزرێنانی ینی پیشەسازی هاتنە لای باب لە ماڵێ بووم دانیشە وەختی قایمقام بووم گوتیان وەستا حەز دەکەین ببیە ئەوەی سەرۆکی یانەی وەرزشی پیشەسازی وەکو ئەوەی لە هەممان گەورەتری کۆنترین فیتەری هەولێری ڕەمزیش بیتم با بگوت کاکەم تااقەتم نییە ئەوە نێها دانیشتی ئەوی بکەنەوە تااقەتی ئەمیش خۆش وەرزشوان بە حەزم دەکرد بەڕاستی
ئیدە وەختەی جێی سوپاسیشە کاک نەوزاد زۆر هاوکاری کردین وەیانەکە هاتە سەر پێ ئەو ساڵ دەبین ئەو ساڵ ئەنجاممان باشە بوو بەڵام ئامانجمان ئەوە بوو ئەمە لە ئەوەی بمینین ینی لە خولی نایە بمینین ساڵی پێشتر توانیتان پلە یەکەم بەدەست بێن یەکەمان بەدەستینا بەبێ دۆڕاندە و هەروەها پێگەیشتوانیشمان تیوی پێگەیشتوانیشمان لە ئاستی کوردستان هەم یەکەم دەرچوو پارەکە زۆر ڕاستە وەڵا نادی پیشەسازی سەرنجڕاکێشە ینی بە ماوەی کەم توانی ئەنجامی باش بدەست کاگەر سەلا هۆیەکەی دەزانی چییە؟ وەڵا من دەمێ بزانم ئارێ وەڵا حەز دەکەم ئەو قسەی ئەمن دەکەم بەدڵی زۆر کەس نییە کاکە تکایە واز لە وەرزش بینن وەرزشوانان وەرزش بەڕێوە بن سیاست تێکەڵی وەرزش مەکەن سیاست تێکەڵی ئەدەب و هونەر مەکەن سەربەرزیە لۆ هەر حزبک هەر حکومڕانیەک لە هەولێربی لە سلێمانی بی لە دهۆکبی لە هەر شوێنێک بی ئەگەر بێت و یانەیەک لەو شارە بەبێ دەستێوەردان بەرەو پێش چوو و ئەنجامی باشی بەدەسینا سەربەرزیە لۆ ئەو حزب ئەو حکومڕانەیە کە لەو شارە دەکرێت جوانە ئەو باردۆخە لە سەردەمی ئێوەش پێم وابی تا حد دەکەم و بەڵام بەو دەرەجێ نەبووەکو ئێستا پێ دوایە چارەسەری باردۆخیانەی هەولێر چییە ینی کە باڵێن دەستوەردان هەیە تێکەڵبوون هەیە لەلایەن ئیدارەی ئەو شارە هەم لە پارێزگا و قایم قامیەت و حتا لایەنی حزبیش بەڕاستی کاگەر سەران کاتیما پژگیری یانەی هەولێرمان دەکرد دکتۆر عەبدوڵڵا شایەدە و برادران تری شایەد بەڵام قەت تێکەڵی ئیشوکاریان نەدەبێت چونکە ئەوان خۆیان دەزانن ئەو یانەیە چۆ بەڕێوە دەبن و لێرە حەز دەکەم بە ئاشکرا باسی شتێک بکەم ئەو موعامەرەی لەسەر دکتۆر عەبدوڵڵایان کرد نەتیجەکەی ئەو بۆ ئەو فەرموو ئێستا یانەی هەولێر من زۆر دڵگران لەسەر ئەوەی کە یانەی هەولێر گەیشتەوە ئاستەی پێ دوایە موعامەرە باوەڕ بکە هەتا دکتۆر عەبدوڵڵا ڕاستە دکتۆر عەبدوڵڵا هەتا نامێنێتن بەڵام کاتی ئەو زۆر دەستەی کارژێڕێکی باش بەڕێوە دەچوو بە هەموو کەم و کورتەکانی خۆیانەوە بەڵام کە حەزب سیاست دەست درێژیان کردو ناو دەستەی کارژێری نادی هەولێر و موعامەریان لەسەر نادی ئەوە نەتیجەکەیتی ئەو کاتەی ئەمن ئەگەر لەبیریت مابی یانەی هەولێر لە ئاستەکی زۆر بەرزدا بوو هەمیشە لەگەڵیان دەچووم بۆ بەسڕا و سەما و بەغدا ئەوانە وەکو هاوکاری وەکو مشەجعەک کە بزانە قایم قامی ئەو شارە لە پاڵپشتیانە و شایدیش ئەوە بەخۆی لێرە نییە دکتۆر عەبدوڵڵا خوای لێرەیە مەصرفی من لەسەر نادی هەولێر نەبوو کە دەچوو دکتۆر عەبدوڵڵا بەخۆی دەیدا ئەوەندە حەریص بوو لەسەر ئەو نادی یعنی ئەو وەختەی هەمومان هاوکاری نادی هەولێرمان ئەمش شەوەک دانیشتین لەگەر چەند سەرمایەدارکی هەولێرێ بە یەک شەو 650,000 دۆلارمان کۆ کردەوە جاربار تەلەفۆنم لە هەندێک برادەری ئەوە بەرهێنەر هەبوو خەڵکی ڕۆمانی ئەوانە تەلەفۆنم دەکرد پارەیان دەنە هەمومان بەڵام ڕۆژێک لە ڕۆژان تەدەخولی ئیشوکاری نادیمان نەکرد بەداخەوە ئێستاوەی لێ هاتی و هیوادارم ئەوەی ئێستا ئەو برادرانەی ئێستا کە هەرچەندە بە موقەتیشە پاڵپشتیان دەکەین بۆ ئەوەی یانەی هەولێر بەرەو باشی بڕواتن بۆیە تکام وایە نەک بەزلۆ نادی هەولێر لە هەموو بەشەکی وەرزشەکان و لە هونەر سیاست دوورخەنەوە لێرە ڕێگە نەدەن چونکە دەبتە هۆی کارەسات ئەوەی کە بەسەر نادی هەولێر و هات بەسەر خەڵکی تریش هاتی هەر سەبەبی ئەوەیە زۆر ڕاستە پێزانم ئەو قسەی من زۆر بەدڵی زۆر کەس نییە بەڵام ئەمن قسەی ئازادی ڕێی خۆ زۆر ئاسایی باسی ڕەخلەما کرد باسی بیرڕای جیاوازما کرد لەسەر ئەو کەیسانە و بابەتانێکە کاک ناتوێمە لە مەجای هونەریش نزیکی حەزت لە بواری هونەری و ئەو بەزارانە شێ نازانم چەند دەستت تێ لەو بارە چ نزیکی باڵێ حەزت لە چیە و چی دەزانی لەبارە هونەر هەندێک شت هەیە کە لە منداڵی کە لەگەڵی بێ مەیلت دەکەوتە سەری ئەمن بابم کابراایکی نەخوێندەوار بوو بەڵام هونەردۆز بوو مەسەلەن دۆستەکانی ئەو بەڕەحمەتی مام تاهیر بوو تاهیر تۆفیق مام ڕەسوولگەردی بوو تەحسین تاها بوو مام فواد بوو فواد ئەحمەد زۆربەی ئەوە حەیدەرە کەچەڵ و ئەوانە مشک و بەڵێ گۆرانی بێژەکان هەر بۆ مێژوش حەز دەکەم ئەوەی باس بکەم لە سەرەتای ساڵانی شەستەکان سەرەتای سەرهەڵدانی شۆڕشی ئەیلول یەکەم کاسێتی شۆڕژگێری
ئێمە پێشمەرگەین هەتا ماوین لە ژین لە قەڵات لە ماڵی ئێمە تۆمار کرا گۆرانەکەی فواد ئەحمەد بەڵێ گۆرانەکەی فواد ئەحمەدی لە ماڵی ئێمە تۆمار کرا بەدزی تۆمار کرا بەدزی بەدزی خەڵک نەیدەزانی بەیانی جیرانەکان هەستا بوون ژنەکان هاتبوون لای داکەم داچی ئازادی وەسالەتی ئەو شۆ لێ نەگەڕایە تاسبین هەر موسیقان نەشیان دەزانین بپۆسیە خۆم لەو کەش و هەوایی گەورە بووم و زۆر حەز لە گۆرانی تاکتۆفیق دەکەم و گۆرانە کلاسیکانی کوردی خۆشم جاروبەر لەوانەیە زانی بێت وەختی خۆی لە چوارچرا هەزار ڕەحمەتی لەوی کاک عورفانە تاما بوو ڕۆژانی پێنجشەم کە ئاهەنگ دەبوو لەسەر شانە گۆرانیم دەبوو بەخۆی گۆرانی ئارێ وەڵڵا ئەوم نەزانی من زۆر شت لەبارەتی دەزانم بەڵام ئەوم نەزانی بوو زۆر هەفتە دەردەچوم جا ڕۆژە کاک نەوزار هەر لۆ خۆشی ئەوە دەجێڕمەوە ڕۆژە کاک نەوزاد ڕۆژی شەموو بوو ئەو وەختەی تەنها جومعەت عوتڵە بوو شەموو بەیانێکە زوو تەلەفۆنی کرد گوتی قایم لە چێن دەری گوت وەڵا لە دایرەی گوتی وەرە ئێرە دەبی چ بی وڵات چوم گوتی بابا دەلێن دەنگت خۆشە کاک نەوزاد بەخوای جاروبار گۆران دەلێ هەر لۆ خۆشی گوتی کاکە ئێرە ئەڵمانیا نییە ئەتۆ قایمقامی نابی قایمقام گۆرانی بلی گوتم کاک نەوزاد وەختی دەوام نییەوە هەر لۆ خۆشی خۆم گۆرانی دەڵێم گوتی نابی ئەو شتانە باش نییە باشە قایمقامی ئینسان نییە هەدی ژیانی تایبەتی خۆی نییە گوتم کاک نەوزاد ئەگەر ئەوم لێ قەدەغە دەکەی فەرموو ئەوە کلیلی قایمقامیەت ئەمن ئەوەی ناکەم واز لە هونەرەی ناین بووە پێکەنانی ئەو شتانە هەتا ڕۆژێک بە کاک نێچیروانیان گوتم کاک نێچیروان ڕۆژێک تەلەفۆنی کرد ئیشیشی هەبوو چوومە لای لە ئەنجومەنی وەزیران هەر چوومە ژۆرێ دەستی لەسەر شانمدانا گوتی غەددار دەلێن دەنگت زۆر خۆشە داگرێتیڤایش پێم بابێندێک ئەو ڕۆحی فکاهی و ئێستاش بەردەوامی لە گۆرانی گوتن وەڵڵاهی ئەرێ وەڵڵا خۆشە پێم حەزی خۆی جێبەجێ بکەوە شتێکی ئاساییە لە سەرەتا پرسیارت کرد گوتت بۆ دائیمەن دڵت خۆشە ئەو گرینگە زۆر گرنگە بۆ ژیان زۆر گرنگە یعنی ئینسان ناکرێ حەزی لە شتێک بیتن وڵاتیە لەبەر خەڵک ئەمن ئەو حەزەی ژێر خاکەم قەت نایکەم ئازادی مرۆڤ هەتا ئەو ڕادەیە کە نەبتە بربەستویان کاری سنوور بەزاندنی خەڵک نەبیتن تۆ ئازادی چ دەکەیت بەڵام لە چارچوەی خۆیدا زۆر باشەکان دەچینە قەڵاتی هەولێرێ جێ لە دایک بوونی تو ژیانی تووە هەست چییە کە قەڵای هەولێر دەبینی کە دێ ناو بازاری ڕۆژانەیان مەسرە هەتە لە ڕەنگە لە ماڵی خۆتانەوە قەڵا ببینی هەستت چییە کە قەڵای دەبینی زۆر برادر ئەڵمانەکان کە بلویان باز دەکەم لە قەڵات دایک بوومە بەشتێکی زۆر گەورە دەزانن قەڵایەک تەمەنی 8,000 ساڵ بی تۆ لەوێ لە دایک بووبی تا خەڵکی ئەوروپا قسەی خۆدەوە نەکە ینی زۆر مهتەمن بە مەسەلەی کولتور و شوێنەوە ئەنجا بۆیە سەربەرزیە و شانازیش پێوە دەکەین کە خۆم لەوێ لە دایک بوومەوە قەڵا دەبینم مێژووە کولتورە هونەرە وەرزشە هەموو شتەکە یان تۆ تەماشای قەڵا بکە ئەنجا بزانە قیمەتی ئەو شارە چەند گەورەیە بەڵام بەداخەوە ئێمە قیمەتی نازانین بەداخەوە چێ وای کردووە کە بەو شێوە بمێنێتەوە کاک نیهاد بەڕاستی تۆش یعنی سانەوێەوە بڵێمەوە کە تۆش بەسوولتەکتەوە لەو شارە یعنی قەڵا دەبوو ئێستا شوێنێک با کە شوێنی پەیداکردنی داهات با بۆ ئەو شارەی شوێنێک با گەشتیار لە هەموو دنیا ڕووی تێک بۆ چیەوە نەکرا حتا پرۆسەی نۆژەنکردنەوە کەشی چەند زۆر درێژەی خایان هۆی زۆرە پرۆژەی با بڵێن پرۆسەی نۆژانکردنەوە کە خۆی لە ئەساسدا هەروە دوور و درێژە چونکە دەستکاریکردنی زۆر زەحمەتە لە بەهەندێک ئەوش قەراتی هەولێرە ئەرێ وەڵڵا ئەو پرسیارم لێ کردی ناو سیاری گوتم هەستت چێ دێ قەڵای هەولێرە کە لە دوورەوە دەبینی ئێستا کە لێرەی با بڵێن جوایی منداڵی خۆت ڕەنگە بەبیر بێتەوە لێرە ژیاوی یاریت کردووە ینی هەستەکان چۆن دەکەم قەڵا بەشەکە لە هەموو لەشم لە هەموو بەدەنم لە مێشکم چکە ڕاستە من وەکو یادگاری تەمەنم تقریبان 10 ساڵ بۆ هاتینە خوارێ بام خانەی دروست کرد
بەڵام هەمیشە ئەو شوێنێک کە لی لەدایک دەبی لە مێشکت دەچەسبی دەبتە بەشێک لە ژیانی تو لە یادەوەریشت ناسڕێتەوە یعنی هەر دەمینێت ممکن نییە بستڕێتەوە ممکن نییە بستڕێتەوە لێ پەیوەندێکی زۆر تایبەتیم لەگە قەڵا هەیە ینی وەکو ڕۆح و ژیان وەکو منداڵی خۆم منداڵەکانی خۆم چەند خۆش دەوێت خۆت زانی بابدا من داکو باب منداڵی خۆی زۆر خۆش دەوێت قەڵاش ئەو های لای من زۆر باشە چت لەبیر ماوە لێراوانەیە کە بابڵین ماڵتان لە چ منتقەیەک بووە گەڕێک چەند گەڕێکێک بۆ قەڵا بەڵێ خۆی سێ گەڕەکە بەڵام ماڵیمە لێرە دەچێ ژوورێ تقریبان وا دوای سێ کۆڵان مالیمە لێوێ بوو لەنا ئۆتۆمبیل باسم کرد گوتم بابم جێبی لاندرۆڤەری بە ڕەحمەتی مەلا مستەفا هینا قەڵاتی ئەلێرێ ڕاگرتووە لە لای ئەو فلکەی ئەلێرێ ڕاگرتووە ئێرە سنتەری قەڵا ئێرە سنتەری قەڵا ینی لێرەگە مەمان دەکرد دیاری تۆپانێ و نازام چی وەختی خۆی یاریەکە بوو سیفۆنیان پێدەگوت ئەوە بووکو سینالکۆ شتیوە بەڵام خۆمالی دروستیان دەکرد جا بە قەپاق ڕامان دەچێشە بە دوو شوشە چێ قەپاقەی ئیوی بشکان دەبە ئەوە دەیبردەوە دەزارە گرام کێشا بەدانی خۆم کە دانم شکا ئێرە دەیانگوت کاتی خۆی منداری قەڵاتی زۆر شەڕاوی بوو گەڕەکەەکانی کە بە شەڕداتەوە لە زیاتر لەگە تەیراوی شەڕە بەرتان کردی لەگەڵ منداری تەیراوی بەێ زۆریش ئەرێوەڵا بەبیرتەوە نازام لەگە کاک نەوزادی ئەو وەختەی گچکە بوو باس زۆر باسی کاک نەوزاد دەکەی ینی ئەو ئەزمموی پێکەوە کارکردنتان وەکو پارێزگار و قایم قام تا چەند سەرکەوتو بوو بەڕای خۆدیان با بڵێن تا چەند لای تو جێگەی شانازیەکە فترەیەکی زەمەنی توانیتە ئیش بکەی وەکو من تاوان کە هاتم 2004 بوو مەقایم قام کاک نەوزادم شخصی نەدەناسی بەڵام دەمزانی چێە لە بیرمە لە تیپەچی تۆپێن یاری دەکرد یاریزانەی باش یاریزانە ئەوجا کە دیتم مەیلم پیا گوتم کاک نەوزاد ئەتوم لە بیرە وەکو باگوردان دەکەت تێنا خەڵکی تۆپانێ پێکەنی بەڵام کە ڕۆژ بە ڕۆژ ئیشمان پێکەوە دەکرد لە چارچوە ئیش دەرچوو بووینە برادر بووینە دۆست یعنی ئێستا گەر هەفتەی دو سێ زار یەکدری نەبینین دڵی ئەوستاش بەڵێ زۆریش مەجای هەیە بەخوای شەوان زیاتر دەچینە لە ئەرێوەڵە ینی ڕاگەدارمەتە بۆ سەرانەی ئاخری تۆپانێشی دەکرد لەگەڵ لە برادەکانی توش لەگەڵی گەمە بەڵێ بەڵێ ئەو فترەی کە لێرە لە قەڵات ئیشت کرد ڕازی لەوەی کە کردتان وەکۆی کە مەسوولێتێکی گەورەتان ئەسەشان بوو نۆژەکردنەوەی شوێنێکی گرنگ لە دنیا نەک لە هەولێر بێگومان ئەمە ئومێدمان زۆرتر بۆ حەزمان دەکرد زۆرترین کار بکەین بەڵام پێمان نەدەکرات چکۆک و باسم کرد بجەمان لە بندەست نەبوو بەڵام ئەو ڕاستەردەمی گۆ پارە زۆر بوو کاک نهات نا باسی پێشتر ناکەم ئەم کە بوومە سەرۆکی کۆمسیۆن لە 2009ەوە پارە نەبوو بەڵام بەو جوێرێش کە پارە نەبوو سەرڕایەوە کە پارەمان نەبوو توانیمان وەکو باسم کرد لە ڕێگای برای بە ڕێزمان شێخ باز و یەکێتی ئەوروپا کە پارەیاندا و دۆست و برادران خۆشم مەسەلاً بەشداریم کردیە لە نۆژنکردنەوەی بە پارەی ئایلی خۆمان بەشداریم کردی لە نۆژنکردنەوەی ئەو مزگەوتە بچووکەی کە لەوەیە دوای بەڵێ مزگەوتی برام دەغۆنەمە چ پێ دەڵێن لەسەر بودجەی خانەوادەی خۆمان ینی ئەو بەشداریانە زۆر گرنگە توانیمان ئەوەی ئێستا کە دەبینی کۆتایی ئەو شانەی کە 4 ساڵ کردیتمان و ئێستا تقریبان لە سەردەمی کاکفەلاح کۆتایی پێهات تا ڕادەیەک کۆتایی دەڕوە پێ دوایە چمایە بکرێ با بڵێن لە کاتی ئەوە نەکرات با بڵێن پێشنیار بکەی بکرێ لە قەڵات ئەوەی شوێنی ئەوەی کە زۆر زافی بێ بۆ ئەوەی کە زۆر گرنگە دەبی بکرێ ینی هەنگاوی ئێستا کە بۆی بچن کردنەوەی چەند ڕێستورانتەک و قاوەخانەک پێویستیشە و چووکە شوێنەکان دەستنیشان کرایە ئەو شوێنە دەبتە کەفتری ئەو شوێنە دەبتە چایخانە ئەو شوێنە دەبتە ڕێستورانتە ئەوانە ینی خەریتەیەکێ بۆ بەڵێ ماستەرپلانی تایبەتی خۆی هەیە و چووکە گرنگە بۆ قەڵا گەشتیار کە دێتە ئێرە پیاسەچی دەکا 5 دقە دەڕوە بەڵام کە دادەنیشی سعاتێک 2 سعات خۆی خەریکی ئەو شوێنە جوانە دەکاتن هەم پارەی پێپیا دەکەی باوەڕ بکە ئەگەر بە جوانی قەڵا بەکاربینین ئەم گەرانتی دەدەم قەڵا بە پارەی خۆی بە کرێکانی خۆی و بە پارەی هاتنەژور و قەڵا نۆژەن دەکرێتەوە پێویستمان بە هیچ پارەی دەرەوە نییە لە ژیان لە چ دەترسی
شتێک کە هەمیشە ترسێکی لە دڵتدا دروست کردووە هەست لێ دەترسی لە یەکشت بەڕاستی ئێستا کە دەترسێم لەو حکومڕانی کە هەمانە ئێستا زۆر دەترسێم من باسی کەس ناکەم بەستم کەسش نییە وەکو سیستەمە وەکو سیستم چکەمە لە 91ەوە کوردستانمان لەژێر دەستا ئەمن بە بۆ چووی خۆم ئەوە 34 ساڵە دەمانتوانی کاری زۆر باشتر بکەین بەڵام ئەو ئەنجامێک کە ئێستا ئەو قەیران و کێشانێک کە ئێستا ئەمە لە کوردستان دەبینین جێی ترسە چونکە ڕۆژێک برادێکی فەڕەنسی شتێکی زۆر جوانی بۆ باسکردم گوتی خەڵک لە کوردستان زۆر بە سەبر و تەحەمبلە بەڵام ناشکری ئەوها ئەو بەبێ باکانە تا ڕادەیەک لە نێوکەوانە تەماشای وەزعەکە بکرێت گوتی بارگوزەرانی خەڵک گەیشتە ئاستەک وەکو بتلی شەمپانیای لێ هاتیە شەمپانیا تەبعاً بە پاڵەپەستۆیەکی زۆر تەپەدووری شلەقەن تەپەدۆرەکە کە هاتە دەرێ چزارشی تەپەدۆرەکە دەستە ناو شوشەکەی وە چ ئەو شەمپانیای کە لەراویتی دەستە ژۆری چکەم پەرتوبڵاو دەکەم گوتی ترسی ئەوەمان هەیە لێرە چونکە خەڵک تەحەمبول ناکەنەوە زیاتر کە گەیشتە سەر باری گوزەرانی خەڵک و نان و قوتی خەڵک لەوانەیە خەڵکانەکە بی سوستفادە لێ بکات تۆش پێدوانێ خەڵکی ئێمە زۆر خۆڕاگرە زۆر بە تەحەمولە لەو هەموو قەیرانێکە بەسەری هاتووە کاک ئەرسەلان یعنی مێژوو ئیسپاتی کرد کەس وەکو کورد بە تەحەمبول نییە کەس بەڕاستی تۆ تەماشای مێژووی تەواوی گەلی کورد بکە ملێتەکی دیبات لە مێژوو لە ناوچوو بوو بەڵام ئەوەندە خۆڕاگرە بێ کۆتایی ئێستاش زۆر خۆڕاگرە بەڵام خۆڕاگریش کۆتایی دێتن مێدەوارم ئەو خۆڕاگریە ئەنجامەکی بە ئەنجامەکی باش کۆتایی بێ ئەجینا ژیانی هەمومان لە خەتەردایە تەناشتە کە نیگەرانم لێ ئەوەیە ئەجینا ئەوانی دی بەڕاستی هیچ نیگەرانێکم زۆر باشە من برادرێک لێ ڕاستە بزان بەڵێ برادرێک کاک ئەمزەت دەوەرە کاک ئەمزەت ئەوەش یەک لە کوڕە جوانەکانی هەولێرەیە کاک ئەمزەت یەکەم شارەزای ناو خانەوادەکانی هەولێرەیە چاو ماز دەکەم عەزیزی عەزیز خۆشەویست کاک ئەمزەت زۆری باشە کۆڵان لێ پرسا ئەوە ماڵی چێ پێت دەڵێت خاموسەکە لە خۆی کاک ئەمزەت خاوەنی تەسجیلات ناز بوو لە هەولێر ئێستاش پێما تەسجیلاتەکەتان لێرە داناوە هاتوۆتە ناو قەڵای هەولێر ئەرشیفی گۆرانی بێژانی کوردستان و دەرەوەشی هەم تا ڕادێک دەرەوەش ئەرێوەڵە وەڵا زۆر خۆشحاڵ بکە جەنابتمان بین تەسجیلاتەکە شتەکانتان ماوەکو زۆر باشە خەڵک سەردان دەکات لێرە خەڵک لە ئیسکان پێشتر زۆردا یانی هێشتا بەتەواوی نەداکرا زۆر باشە زۆر باش زۆر خۆشحاڵ بکە ئەمە شیوادارین بە زووترین کات بیکەنەوە بۆ لە پێش گەشتیانە زۆر باشە کاک نیهاد ئیجازەت زۆر سپاس ئەمریکا قوربانت دەڵم کارەبای منت کردە حکومی بەڵێ گوتت بێتە سەر ئەو ئۆفیسیمە ڕاستە ئەو کارەبای کلیان کردەوە لە قەڵاتێ ئیمن سعاتیان لێ کردەوە تحویلیان نەکردە سەرکە ئەوەی ئۆپیسی هەروها لێگەڕانەوە پێرە چ کاکە وتمە گوت تحویلتان نەکردی هەبە من دەڵێم بڕۆت و وتم نابێەوە دەبێت تحویل بکەن دوای وەسەکەم بدرە وەرەقەکەم بدرە کاکەمە کارەبا بوویتە عایدی حکومەتی وتیان پاش ژێژنەوە وەرەوە باشە کو تحویل دەکەنەوە نازانم ئەگەر پێت دەکرات تەلەفۆنم لۆ بکە بخۆم دەچمەلایەن مشکلە نییە بزانام هەلەشی دەبینەوە باشە بەسەر باشە نابێ سعات و بەستی ئایدمیری بتن دەبی پرسیار بکەم بزانین چۆن دەیکەنەوەی باشە چکە کە کارەبا دەڕوا دەبی حساب بکرێتن ئایا ئەو وەختی لەسەر ئۆفیسیمە حساب دەبی ئەم لەگە کاک فەلاحش قسان دەکەم سەرچاوم خۆی ئەو شوێنە بەڕاستی یەک لە شوێنە گرنگەکانی قەڵاتە تەواوی ئەرشیفی مۆسیقای کوردستان ئەلێرەیە و جگە لە هیچ تەسجیلات ناسی خەڵکی بەڵێ خۆی هەمویان اینجا گرنگی ئەوەی لە چدایە لەوەیە چکە ئەوەی ئێرە ئیش ناکە مەزدەری پارەی نییە فەقیر هەوڵمان دەکاتی خۆی ئەو بارگرانی لەسەر لا بین چکە خزمەتی خەڵک دەکات یان خزمەتی خۆی ناکە خزمەتی خەڵک دەکات خزمەتی ئەرشیفی کوردستان دەکات دوێ داواکارم یان ئینشاڵڵا لەگەر کاک فەلاحش قسان دەکەم لەسەر ئەوەی بۆ ئەوەی ئەو بارگرانیە لەسەری هەڵبستی کرد زۆر باشە کاک نیهاد جگە لە هەولێر و با بڵێن جگە لە قەڵا لە هەولێر دڵت بە جێگایکی کە دەکرێتەوە حەزەکەی بچی ئەوێ قەیسەری هارێ وەڵڵا برادر تێرەوێ حتممە چۆن کەس نییە نەیناسم کەس نییە نەمناسی هەموو ئەوانەی ناو قەیسەری زۆربەی زۆریان خەڵکی ئێرەنە خەڵکی قەڵاتن و
خۆشە دەزانی وەختی خۆی کە هەولێر گسکە بووە هەموو کەسێکتری ناسیە ڕاستە ئێستا زۆر کەسێ لەوانەیە ئەمن نەیناسم بێ کوڕی فلان کەسی مێکسەر دەیناسم ڕاستە هەستت چ بوو کە قەیسەری سوتا بەو ئاخیرە ینی زۆر خراپ سوتا باوەڕ بکە باڕێ خەبەرەکەت کە پێگەیشت هەست چ بوو لە دەرێ بووم فرمێسک لە چاوماتە خوارێ ینی منداڵەکانیش وتیان بابە خێرە گوتم قەیسەری سوتا قەیسەری هەولێرە زۆر ئەوانش پێیان ناخۆش بەڵام ئەمن زیاتر بریندار دەتزانی دەمزانی باسی دەکرێتەوە بەداخەوە بەڵام سوپاس دووبارە لە حکوومەت هێرێمی کوردستان و لەو پارێزگای هەولێر کە دووبارە نۆژانیان کردەوە زۆر باشە من شتێشکەم لەسەر مۆزوعی قەڵا قسەیەکی على ئەساس یونسکۆ کشاوەتەوە لە با بڵێن دعمی پرۆسەی نۆژانکردنەوەی قەڵای هەولێر شتی وا هەیە نەخێر نەمزانێن یونسکۆ هەتا لەگە قەڵا دەمینێ قەڵا لە ژێر چاودێری یونسکۆیە ئەو کاتە یونسکۆ دەکشێتەوە ئەگەر بێت و لە قەڵا شێوازی قەڵا تێک بدەین و لە ڕێنمایەکانی یونسکۆ دەربچین ئەو وەختی لەوانە یونسکۆ یەک دوو یاداشتمان بداتێ یان ئینزارمان بداتێ ئەگەر چاکمان نەکردو لەوانێ خۆی بکشێنتەوە کاتی خۆی لە شاری بابل سەدام شێواز و شوێنەواری بابلی تێکدا لێکشانەوە ئەوە عقوبەی عێراقی بێ ئەوە ناتوانین دەستکاری نەخێر ناکرێت کەواتە ئێستا قەڵا مولکی هەولێر نەماوەیتر مولکی هەموو شارستانیەتە مولکی هەموو دنیاە چونکە کە بووە شوێنەوارێکی کۆن و 8,000 ساڵ بووە چۆ ناو چوارچێوە و ڕێنماییەکانی یونسکۆ تازەم ناڵێ مولکی ئەوانە بەڵام ئەوە دەبتە شوێنەوارێکی جیهانی زۆر باشە کاک نیهاد دێم بۆ سەر پرسیارە شەخسیەکان چ کەسەکەی لە ژیانت کە داوای لێبوردنی لێ بکەیت مەسەرەن کەسێک لە دڵتەیان لە بیرت ناچێت کە ڕۆژێک لە ڕۆژان غەڵەتێکت کردووە بەرامبەری یان دڵت شکاندووە یان پێوان نەگەیشتی کە شتێک هەیە پێی بڵێ لە دڵت ماوە ئەگەر کەسێکە بێ چیە مەسەرەن بتەوێت داوای لێبوردنی لێ بکەیت باوەڕ بکە کەسێک نییە باوەڕ ناکەم دڵی کەسم ئێشان دەبیتن و داوای لێبوردن لێ بکەم حتمما ئینسان لەوانەیە لە ژیانیدا هەڵی کردبی هەستی پێ نەکردبی ئەمە لێرە داوای لێبوردن لەو کەسانە دەکەم کە ئەگەر هەڵەکەم بەرامبەریان کردی خۆم هەستم پێ نەکردبی ئەو هەستی پێکرد بریندار بۆ داوای لێبوردن لەوان دەکەم بەڵام گەورەترین داوای لێبوردن دەکەم لە خێزانی خۆم کە وفاتی کرد چکە بەتەنێ بەجێم هێشت بوو ئەو ماوەی کە ئەو لە ئەڵمانیا بوو ئەو کاتێک کە نەخۆش ئەو کاتەی کە نەخۆش بوو لەگەڵی بوو بەڵام ئەو ماوەی کە لێرەم دەوام هەبوو بەتەنێ منداڵەکانی بەخێو دەکردم منداڵە چشم یعنی کچی گەورەم پێداویستی تایبەتە بارگرانێکی زۆر لەسەری هەبوو ئێستاش ینی لە دڵم دەرنەچۆت داوای لێبوردنی گەورە لەوی دەکەم هەرچەندە لە ژێر خاکە بەڵام ئومێدەوارم ئەو هەستەی من بگاتە ئەو ڕۆحی شاد بێ ئینشاءالله زۆر سوپاس گرینگە بەڕاستی ئینسان خۆت گوتنی کۆتاییەکەی لە ژیانتر حتمما دەبێ ئەوەی لە دڵتە پاچی کێوە بە کەسەرەوە نەمێنێتەوە چی یادگارێکی باوکم دەبیر ماوە کە دائما لەبیرتە مەسەلەن بەتایبەتی کە دێ قەڵا ڕەنگە ئەوت بەبیر بێتەوە یان برادەرەکانی بابت ببینیەوەیان هەندێکچەکە دەژیان کاگەرسانە یادگاری بابم زۆرە بابم پیاوەک بوو زۆر حەزی لە ژیان بوو زۆر سوحبەتی بوو ئەهلی ژیان بوو ئەهلی ڕابواردنی شتیوا بوو یادگاری زۆرە نازام چ باس بووم یادگاریەکانیشان دەشیان زۆر خەتەرناکە شتێک کە لەسەر خۆت خراپ شکاریتەوە مەسەلەن وەڵای شتە چیوام نییە بەس خۆی بەسەرهاتی بابم زۆرە لۆی ئینسان ناتوانێت شتێکی باس بکاتن بیر لەوە ناکەی ڕۆژێک کتێبێک بنووسییان یادەوەریەکانی خۆت و باوکت بنووسیەوە یان با بڵێن سەردەمی ئیشکردنت لە قایڵامیێت مەسەر ڕەنگە چیرۆکی زۆرە بێت ئەوە بیرەوەرێکی خۆشم هەیە جارێک لە گەراز بووم ئەو وەختەی گەرازی فیتەران لە ئەوەی بوو لە شێخەڵا بوو ناسیارێکی بابم چوو بۆ ماڵی نیوەڕۆ بوو ئەم نەم دەناسی بەڕاستی ناسیارێکی دووری بابم بوو شێوەشی بە کوردان نەدەچوو هات گوتی کا بابت گوتم چوویتە مالێ گوتی کەنجی دێتەوە گوتم وەڵای نازام لەوانەیە پاژۆڕانە بێتەوە ئیدی ڕۆیشت ئەمیش کە چوومە مالێ گوتم بابە کابرا کاتبوو لە توی دەپرس گوتی چێە گوتم وەڵای ناوەکەم لە بیر چوو بەس هەر بە پاکستانیان دەچوو بابم یەکسەر زانی شەیەک کە چوو بوو دوای نیوەڕۆ چوو بە مەحەل
کابرای دیت بۆ گوتی وەڵام نیهات لێرە بوو هاتە مالێ گوتی بابە کابرایا کات بوو بە پاکستانیان دەچوو لەگەڵ خۆی هینایە مالێ پاش ئەسر ئێواری لە پێش دەکە ڕاوەستا بم کابرا بە منی گوتی ئەمن پاکستانی ماهی داپیر پاکستانی زۆر خۆش بوو زۆر باش ئەی لە سەردەمی با بڵێم ئیدارەدان وەکو قایم قام تعامل لەگەڵ خەڵک شتێکی لای بەجێ هێشتووی کە لە دڵت ما بێت مەسەلەن بەرامبەر خەڵکە حەز دەکەی کەم تەرخەم بووی شتێکت نەکرد بابم هەمیشە نەسحەتی دەکردین دەیگوێ کوڕم ئەگەر ئیشتان پێ نەکرێ لەو خەڵک ڕووتان خۆش بی لەگەر خەڵک ئەمیش ئەو پەیامەی بابم هەمیشە لەبەر چاوم بوو لە کاتی ئیشکردن و زۆر کەسیش داهاتە واستە و ئەو شتانە لە یعنی قەت ڕەتمان نەدەک دەرکەیمە دائیمەن کرابەوە بە تەبیعەتیمە بابم وا بوو 12 شەو لە باخچە دەرکە کرابەوە ناسیار شتووە دۆست ئەوان هەرداهات نەژووری ئیشیان هەبایە نەبایە بەڵام قەت تەکلیفی شخصی قەت نەکردیە بابم لە کاتی ئەوەی کاتی ئیدارەدانم ئەبەت تێکەڵیشت نەدەبوو هیچ تێکەڵی نەدەبوونا ئەبەت باش نازام چیتر هەیە توێ باسی کەی من ڕەنگە پرسیارەکانم بەرەو کۆتایی بچی بەڵام تۆ شتێک هەیە حەزکەی لەو پرۆگرامە من یەک شت هەیە کە بوومە قایم قام ئەمن حەزم نەدەکرد ڕاستیکرد چکە ئیدارەم نەدیتبوو وەکو باسم کرد بە سەفەر هاتم مێرەکە یەک شوبات ڕوویدا بەڵام وە نییە کەس برادرانی سیاسەتمەدارانی کوردستان نەمناسن کە لە دەرێ بووم کە دەهاتن دائیمەن لەگەڵیان بووم کاگنی چربان دیارە ئەمنی لێرە دیتبوو زانی بوو لێرەمە لە تازیەکان خەبەریان نارد کە ببمە قایم قام ئەمیش چوون بەڕاستی ینی نەمدەزانی وەڵامیان بدە دوودڵ بووم هاتمە مالێ گوتم بابە شتە چیوا هەیە برادران تەکلیفیان کردێ ببمە قایم قام گوتی چێ تەکلیف کرد گوتم وەڵای چێ سەرکردایەتی پارتی چێ مالی مەلا مستەفای مالی بارزانیە گوتی کوڕم مالی مەلا مستەفای تەکلیفی ئیشەکرد لێ بکەن دەتوانی بلێنە گوتم ناوەڵە ئێ گوتی دەبێتەنە بیکە ئەوزە فعلەن کە هاتم نەمدەزانی ئەنی ئەو ڕۆژەی کە سوندیشم خوارد بە کاک نەوزادم گوتم کاک نەوزاد ئەمە ئیدارەم نەدیتیە گوتم لەوانەیە هەموو دقە و سەعاتێک تەلەفۆن لۆ بکەم بڵێم کاک نەوزاد ئەو ئیشە چۆن دەکرێت چۆن ناکرێت هەر بەو بۆنێشەوە حەز دەکەم یەک شت باس بکەم کە دەست بەکار بووم ئەلحەق کاک نەوزاد گوتی کاکە تەلەفۆنی من کرایەوە گوتی پێشم خۆشەوە بە سەراحەت دەلێ کە نازانی ڕۆژی یەکەم کە دەست بەکار بووم کارمەندانی قایم قامێتە من کۆ کردەوە گوتم کاکە ئەمن تازە هاتیمە ماوەی زۆر لە دەرێ بوومە ئەوە تەکلیف کرایمە ئەرکەکە لە سەشانمە بەڵام ئەمن هیچی لێ نازانم تەکلیفەکە دەبی بە جوانی بەڕێ بکەم خۆتەواو کردبووە ئەو کاتێک مامۆستای وەرزش بوو بەڵێ گوتم یەک ڕزام هەیە فێرم کەن فێلم لێ مەکەن فێرم کەن حەز دەکەم خزمەتی خەڵک بکەم بۆ ئەنگۆش بە هاوکاری ئێوە گوتم یەک ڕزام هەیە ئەگەر غەڵەتم کرد پێم بڵێم بەڵام بزانم نەزانی من ئەو کاتێک نەزانی من ئیستغلال دەکرێت و فێلم لێ دەکرێت گوتم لە کەسم قبول نییە لە کەسشی قبول ناکەم ئەلحەق بە ماوەیەکی کەم ئەوانەی کە لەوێ ئەو وەختەی کارمەند بوون بە هاوکاری ئەوان ئیشەکانیشمان بەڕێ کرد و ئیدی ئەو مێژووەمان بەڕێ کرد کە خۆت لە ڕازی بەڵێ زۆر باشە ئەو شتێکم بەبیر هاتەوە ینی هەمیشە لە هەولێر کێشەیەکەویش کێشەی ئاوە بەڵێ لە سەردەمی گۆژ ئەو کێشەیە بوو بۆ چارەسەر نەکرابوو ئێستا هەندێک هەوڵ دراوە کە هێڵی دیکەی ئاو زیاد بکرێت پرۆژەی دیکەی ئاو زیاد کراوە لەولێر خەریکە ینی ئیشی تێدا دەکرێت بەڵام ئەو کێشەیە لە چیەوە دەست پێ دەکات لەبەر چی هەولێر گەیشتەوە مەرحەلەیە کە ئاوی نەبی بۆ خواردنەوە کۆمەڵێک گەڕەکی هەولێر هاوینان هاوەرە لێ هەڵدەستێت کاک ئەرسەلان بۆ مێژوو ئەوەی باز دەکەم پاکەنە نییە بۆ کەس بەڵام حەقیقەتەکە ئەوایە ئەو کاتێک کە دەست بەکار بوون لێرە پرۆژەی دووەمی ئاوی ئیفراز دەستی پێکرد بەڵام لە تەوقعی کەسدا نەبوو هەولێر لە ماوەیەکی کەم ئەوە گەشە بکە ئەوە یەک لە هۆکارە ڕئیسیەکان بوو کە ئاو بەشی هەولێر ئەو پرۆژەی کە تەواو بوو ئەو وەختەی زەمانیمە حساب کرابوو بۆ 20-25 ساڵتە ئەو بەشی هەولێر دەکات بەڵام شارەکە زۆر بە پانتایی گەورە بوو لۆی بەڕاستی ینی گازاندەی لە کەس ناکەین بڵێ وەڵا حکوومەت کەم تەرخەمی کردیانە ئیدی گەورەبوونی هەولێر بەو ماوەکەمەی وەی کرد کە فعلەن هەولێر پێویستی بە ئاوی زیاد و پرۆژەی زیادە بیتن و ئێستا
وەکو دەڵێن شکر بۆ خوا ئەو پرۆژێک کە ئێستا دەکرێت کە گروپی هێمندێکە و من لە نزیکەوە دەزانم حکوومەتی هەرێمی کوردستان و کاک خالید خۆشناو بە سوپاسەوە بە تیمەکی زۆر گەورە ئیش دەکەن ئەوەی کە ئێستا دەکرێت لە وڵاتە چیدی بە لەوانێت 3-4 ساڵی بیست بە بەڵام ئەوەی ئەمن دەزانم ئێستا بۆ مانجی هەفت ئەو دەگاتە هەولێرێ ناگاتە ساڵەکانی نەبوویتە زۆر گرنگە ئەوە بەڕاستی جێگای فەخر و شانازیەکە ئەو شەل ئێستا دەکرێتەوە زۆر باشە من شتێکی ئەم نەمە کاکنیا زۆر سپاس دەکەم کە کاتی خۆت بەێمەداڕۆ لە پرۆگرامە حەزم لێ بچین لەوێش دیمەنی هەولێر ببینین کە بچین لای هەردووکمان ڕەنگە زۆر خۆش زۆر سپاس بۆ هاتنتان و پێخۆشحاڵ بووم کە منتان هەڵبژاردین پرۆگرامە هیوادارم بەدڵی ئێوە بینەران بیتن و ئەوەی کە باسمان کردیە هیچ زێدە ڕۆیمان لەسەر کەس نەکردیە دەناسنەوە جەماعەتی بەڵێ و هیوادارم لە حەڵقەکانی ئایندەشدا بتوانین لە ڕێگای ئەو کەناڵانەوە خزمەتی خەڵکی خۆمان بکەین زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز لێرە کۆتایی باڵقی ئەم زارەی پرۆگرامی تەکسی 964 دێنین لەگەڵ کاک نیهاد لەتیف خۆجا قایم قامی پێشووی هەولێر و سەرۆکی پێشووی کۆمیسیۆنی نۆژەکردنەوەی قەڵای هەولێر کاتێکی خۆش کاتێکی خۆش.